تأسيس المدارس الشرعية من جديد من شر الإيديولوجيات يتم تلاعب بأخلاقه فإن إصلاح المدارس الشرعية للمجتمع سەبارەت بە ڕۆڵی زانایان لە یەکێتی جیهانی ئیسلامیە گومان لەوە دانیە بەوەی کەوا گرنگ وحدەتی ئیسلامی یاخود یەکێتی نێوان مسلمانان زەرورەتێکی دینی ئەگەر بتوانیت تەماشا بکەیت لە قورئانی پیرۆزدا ڕەنجی داوەتەوە و هەروە لە حەدیثەکانی پێغەمبەری صلی الله تعالی علیه وسلم بوونی هەیە یەک لە هۆکارانەی دواکەوتنی مسلمانان و هەروەها بێکاریگەری مسلمانان لەسەر شانۆی ژیان نەبوونی وحدەتە نەبوونی یەک پارچەیە نەبوونی یەک بڕیاریە نەبوونی یەک بڕیاری لە ناوەندەکانی زانایانی مسلمان بەتایبەت یعنی دوورکەوتنەوەی زانایان لەسەر شانۆی ژیان نەبوونی قراریان وای کردووە بەوەی کەوە مسلمانان لە بڕیارە هەستیارەکانی نێو خۆیان و هەروەها دەرەوە و هەرێمی و ناوەندی و ئیقلیمیە کاریگەریەکی ئەو تویان نەبێت بۆیە پێویستە زانایان جارێکی تر بگەڕێنەوە سەر نەسەکانی قورئانی پیرۆز و بگەڕێنەوە سەر ئەو پەیامەی کە خوای پەروەردیگار جەل جەلالوه ناردوویەتی بۆ یەکتایی و هەروەها بۆ وحدەت و هەروەها بۆ برایەتی چونکە یەک لەو مەبدەانەی کە ئیسلام هێناویەتی ئەوەیە کە مرۆڤەکان هەمویان لە دایک و باوکێک پەیدا بوون دواتر وحدەتێکی دیکەی داناوە کە وحدەتی عەقیدەیە پێش هاتنی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام خەڵک لەسەر ئەساسی قەبیلە و لەسەر ئەساسی خوێن و لەسەر ئەساسی خزمایەتی و دۆستایەتی برایەتیانە کرد بەڵام کاتێک کە پێغەمبەر هات صلی الله تعالی علیه وسلم ئەو مەبدەئی گۆڕی لە مەبدەئی قەبیلە و لە مەبدەئی ظلم و ستەم ئونصر ئەخاکە ظالما و مەظلومە تەفسیرەکەی گۆڕی لە ئونصر ئەخاکە ظالما ئەو مەظلومە لێی مەگەڕێ ظلم بکە ئەگەر بێت و ظالم بوو هەروەها لێ مەگەڕێ ظلمی لێ بکرێ ئەگەر بێت و ظلمی لێ کرا ما بەنسبەت گرنگی وحدەت گومانیش لەوەی دانیە بەوەی کەوا زانایان ڕۆڵێکی یەکجار هەستاریان هەیە لە پەروەردەکردنی تاکەکانی کۆمەلگا لاسکردن بە مەسئولیەت بۆ گەڕانەوە لەسەر ئەو عیزەتەی کە مسلمانان تێیدا بووە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە هات فرق و جیاوازی لەنێو ڕەنگ و دەنگەکان نەکرد تەماشاکەی بیلالێکی حەبەشی و هەروەها سوهەیبیەکی ڕۆمی سەلمانێکی فارسی گابانێکی کوردی هەموو تێدا لە ناو چەترێدا جێگەیان ئەبێتەوە و هەروەها پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لەسەر ئەساسی عەقیدە تەعامل لەگەڵ دەنگ و ڕەنگە جیاوازەکانەکان نەک لەسەر ئەساسی زمان و لەسەر ئەساسی ڕەگەز و لەسەر ئەساسی قەوم و لەسەر ئەساسی جێگا و شوێن بۆیە بەڕاستی گرنگ و مهمە هەبوونی ئەو کۆنگرانەیەکە کە لەو هەنگاوانەی بۆی کەوا ئەو هەفپەیوین و کۆنگرانە زۆر گرنگن بۆی جارێکی تریسان لە نزیکەوە ئاگای لە یەکدیکەبی بە نمونە ئێستا ئێمە ئەو برادرانەی دەوڵەتی ئیسلامی یان ئیمارەی ئیسلامی لە طالیبان ڕەنگ بە ئاگاداری حاڵی ئەوان نەبووبین بەڵام لا وتەبێژی ڕسمی خۆیانە کاتێک قسە ئەکا باس لە کۆمەڵە شتێکەکە کە لەوانەیە مرۆڤ لە دەستگا ڕاگەیاندنەکان بەغەڵەت لە بابەتەکەی حاڵی ببی کاتێک کە مامۆستایەکی لیبی دەبینی باس لە معاناتی خۆیەکە هەروە مامۆستایەکی سووری دەبینی و هەروە مامۆستایەکی لوبنانی دەبینی یەک کوێتی کە ئێستا قسە دەکات هەمویان کاتێک کە قسە ئەکەن گفتوگۆ ئەکەن لێرەدا دەبێتە سەبەبی ئەوەی کە ئینسان ئاگای لە حاڵی برایەکانی بی و ئارلۆن توینبی کە مفەکیرێکی بەریتانیە محاضەرەیەکی هەیە بە ناوی ئەلئیسلام والغەرب والمستەقبل یەک لەو شتانەی کە